لە ئێستادا هەموو هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەیە لە پاڵ دابینکردنی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی خەرجەکانی حکوومەتش کەم بکاتەوە و لە ڕێگەی ئەنجامدانی چەند چاکسازیەکیشەوە داهات زیاد بکات. بەڵام چاودێران دەڵێن تا حکوومەتی هەرێمی کوردستان دیوانی چاودێری ئەکتیڤ نەکات و لە ڕێگەی ئەو دەستەیەوە بەداداچوونی جددی بۆ چۆنەتی بە هەدەردانی سامانی گشتی وڵات نەکرێت ئەوە ئەستەما چاکسازی بکرێت. دیوانی چاودێری دەستەی نەزاهە لە هەرێمی کوردستان سەرۆکایەتی داواکاری گشتی و دادگا بە شێوازی گشتی پێویستە مەجالیان بدرێ. من ناڵێن بێلایەن نین، پێویستە بێلایەنی زیاتریان بپارێزرێ، پێویستە سەروەری یاسا لەم وڵاتە بچەسپێ بۆی بتوانین ڕوبەڕووی گەندەڵی ببینەوە. گەندەڵی دیاردەیەکی ئەوەندە سەهل و ئاسان نییە ئێمە بڵێن بە یەک دەستگایە بە یەک دامەزراوەیە بە یەک دامەزراوی شەرعی ئەتوانین ڕوبەڕووی گەندەڵی ببینەوە. لەبەرەوەی گەندەڵی مەسلحەتی گەورە دروستەکا بۆ خەڵکی گەورە کەواتە پێویستی بە یەک دەستەی نەزاهە سەرۆکایەتی داواکاری گشتی لە هەرێمی کوردستان و دادگاکان و هەروەها دیوانی ڕقابەی مالی هەیە و بە پشتیوانی یاسایی لە لیژنەی نەزاهەی پەرلەمانی کوردستان. لە بەرامبەر ئەکتیڤ نەکردنی دیوانی چاودێری و هۆکار و ئاستەنگەکانی بەردەم ئەو دامەزراوەیە سەرۆکی دیوانی چاودێری ڕایدەگەێنێت. دیوانی چاودێری قانونەکەی لاوازە و تا ئیستەش ژمارەیەک لە بەڕێوەبەرەکانمان بۆ داننراوە. ئەمە جگە لە نەبوونی بودجەی پێویست و ڕێگریکردن لێمان لە وردبینی دارایی لە هەندێک شوێندا. لە بەرامبەر ئەوەشدا بڕیاردەری لیژنەی نەزاهە لە پەرلەمانی کوردستان ڕایدەگەێنێت پێویستە دیوانی چاودێری ڕۆڵی خۆی ببینێت ئەگەرچی ڕێگریشی لێ بکرێت. دیوانی چاودێری دارایی ئەکتیڤ بێ و بە ئەرکی و ڕۆڵی خۆی هەستێت چونکە لە ڕابردووە دیوانی چاودێری دارایی وەکو پێویست ڕێگەی پێ نەدراوەکە کارەکانی خۆی ئەنجامدا، بەڵام لە ئێستا زۆر پێویستە کە بە ئەرکی خۆی هەستێت لە چاودێریکردنی و بە دوواداچوون و وردبینی لەو پرۆژە چاکسازیانەی کە ڕاگەیەنراوە. ئەگەرچی حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵ دەدات چاکسازی لەسەر جەمبوارەکاندا ئەنجام بدات، بەڵام چاودێران دەڵێن تا ئەو کاتەی دیوانی چاودێری دارایی هەرێم نەکەوێتە سەرپی خۆی و ئەکتیڤ نەکرێت ئەوە لە هەوڵەکانی سەرکەوتو نابێت. وەکو چاودێران دەڵێن تا حکوومەتی هەرێمی کوردستان دیوانی چاودێری دارایی و دەستەکانی هاوشێوەی ئەکتیڤ نەکات، هاوشێوەی ئەم قاسەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەتاڵی دەمێنێتەوە. هەر بۆیە ئەوان دەڵێن بۆ ئەوەی قاسەکەی حکوومەتی هەرێمی کوردستان پڕ بێت لە پارە و لە ڕووی ئەمنیشەوە پارێزراو بێت، ئەوە پێویستە دیوانی چاودێری و دەستەکانی هاوشێوەی ئەکتیڤ بکاتەوە. سیرۆ حوسێن، کورسان نیوز، هەولێر.